کاریگەریەکانی هێرشی رووسیا لە دژی ئۆکراین لەسەر تورکیا و ئابوووریەکەی دەرکەوتن و نرخی کارەبا و گازی سروشتی لەو وڵاتەدا بەرز بوونەوە. تورکیا لەسەر چەندین ئاست پەیوەندی قوڵ و فراوانی لەگەڵ رووسیا و ئۆکراین هەیە. بە جۆرێک غازی سروشتی رووسیا لە 35 پێداویستەکانی تورکیا پڕ دەکاتەوە. جگەلەوە تورکیا ساڵانە لەگەڵ رووسیا بە بەهای 32 ملیار و 500 میلیۆن دلار و لەگەڵ ئۆکراین بە بەهای 7 ملیار و 500 میلیۆن دلار ئاڵوگۆڕی بازرگانی هەیە. لە کارتی کشتتوکاڵیشدا تورکیا یەکێکە لە کڕیارە سەرەکیەکانی گەنمی رووسی و ئۆکراینی و لە 2021دا 6 ملیۆن و 700 هزار تۆن گەنمی لە مۆسکۆ کڕیوە و بەشێکی زۆری ئەو گەنمی بۆ دروستکردنی ئارد بەکارهێناوە، چونکە تورکیا یەکێکە لە هەناردە کارە سەرەکیەکانی ئارد لە جیهاندا. لە ڕیزبەندی وڵاتانی ساڵانە هاوڵاتیەکانیان وەک گەشتیا سەردانی تورکیا دەکەن، رووسیا پلەی یەکەم و ئۆکراین پلەی سێمی هەیە و لە 2021دا 4 ملیۆن و 700 هزار گەشتیاری رووسی و 2 ملیۆن گەشتیاری ئۆکراینی سەردانی تورکیان کردووە. بەهۆی فراوانی پەیوەندیەکانی لەگەڵ رووسیا ئۆکراین، زیانەکانی جەنگەکە لەسەر تورکیا بە قورسی دەردەکەون و تەنها لە کەرتی گەشتیاریدا پێشبینی دەکرێت شەڕی ئۆکراین زیانی 5 بۆ 10 میلیارد دلار بە کەرتی گەشتیاری تورکیا بگەێنێت. کەرتی وزەش لە تورکیا وەک چاوەڕوان دەکرا بەهۆی شەڕی ئۆکراینەوە زیانی بەرکەوت. لەو بارەوە کۆمپانیای بۆ تاشی حکومی تایبەت بە نەوت و غاز لە تورکیا ڕایگەاند نرخی غازی سروشتی بۆ ماڵان لە 35 و بۆ بەرهەمێنانی کارەبا لە 44.3 و بۆ کارگە پیشەسازیەکان لە 150 بەرز بۆتەوە.